بارودۆخی بەرشلۆنە تا دێت بەرەو خراپی دەڕوات و لە ئێستادا نەک تەنیا هاندەران بەڵکو و ئەندامانی دەستەی کارگێڕیش بێهیواییان پێوە دیارە لە ئاست و ئەنجامەکانی یانەکەیان. بارودۆخی بەرشلۆنە لە ئێستادا بە جۆرێکە لە جامی شامەڵ ئاوای کردووە. لە خولی ئیسپانیا بە جیاوازی 10 خاڵ لە دوای ریال مەدریدی یەکەمەوە دێن. بەڕێوەبەران و تەنانەت ڕاهێنەر و یاریزانانی خودی یانەکەش بە ئاشکرا باسییان لەوە کردووە کێبڕکێکردنی بەدەستهێنانی لالیگا زۆر سەخت بووە و نزیکە لە مەحاڵ. لە ئێستادا تەنیا پاڵاوانێتی بەرشلۆنە بە تەواوەتی لە کێبڕکەی بەدەستهێنانیدا ماوەتەوە چامپیۆنز لیگە. یانەکەی کەتەلۆنیا لە قۆناغی 16 ڕوبەڕووی ناپۆلی ئیتاڵی دەبێتەوە کە ئەو یانەیەش هاوشێوەی بەرشلۆنە لە بارودۆخێکی زۆر سەختدایە. بەرشلۆنە ئەو ناوە گەورەی هەمووان لی دەترسان لە 5 یاری ڕابردوویدا تەنیا 2 یاری بردوتەوە و لە 2 یاریشدا شکستی هێناوە. لە کۆتا یاریشدا لە خولی ئیسپانیا بەرامبەر گرانەدای پلەی 19 یەکسان بوو. ئەو بارودۆخە بە جۆرێکە تەنانەت خودی ڕاهێنەر و یاریزانانی یانەکەش بەڕوونی دانی پێدادەنێن ئاستیان جێگیر نییە. ئێستا بارودۆخی بەرشلۆنە ئەوەندە خراپە کە سیمە و کەسایەتی پاڵەوانبوونی لەدەستداوە و توانای ئەوەشی نەماوە کە لە یاریەکدا بە ئاسانی بردنەوە بەدەست بێنێت لە کاتێکدا لە چەند ساڵی ڕابردوودا پێکاتەیەکی هێندە بەهێزی هەبووە کە هیچ یانەیەک ئارەزووی ڕوبەڕووبوونەوەی نەدەکرد. بەشەیەک لە هۆکاری خراپی ئەنجامەکانی بەرشلۆنە بۆ چاوی هێرناندزی ڕاهێنەر دەگەڕێنرێتەوە. بە شێوەیەک پێیان وایە بەهۆی کەم ئەزموونیەکەیەوە توانای سەرکردایەتیکردنی بەرشلۆنەی نییە و تەنانەت خاوەنی پلانێک و شێوازێکی تایبەت بەخۆی نییە لە کارەکەیدا. جگە لەوەش لە ماوەی ڕابردوودا بەهۆی فشارێکی زۆر لەسەری ڕایگەیاند کۆتایی وەرز ڕاهێنەرایەتی یانەکە جێدەهێڵێت. هۆکاری زۆربەی کێشەکانی بەرشلۆنە دەگەڕێتەوە بۆ کێشەی دارایی چونکە یانەکە ناتوانێت گرێ بەس لەگەڵ یاریزانە دڵخوازەکانی بکات بەهۆی ئەو کێشەیەوە. لەبەر ئەوەش لە چەند ساڵی ڕابردوودا هێدی گرێبەستەکانی بچووک بوونەوە و چاوای لێهات لە ئێستادا بەرپرسانی یانەکە بانگەشەی ئەوە دەکەن توانای کڕینی یاریزانی سوپەریان نییە. تۆ پێمان بڵێ ئێستا بەرشلۆنە دەتوانێت چامپیۆنز لیگ بەدەست بێنێت یاخودنا؟